بله بیناران اول داویه پشتی نقاشه که زور اینان و بردانه که زور پشتی هی یعنی گل مجازفاتان و نزانن هر چا بیتون دزانن پرسال بجارتان گله که آلوز و تایبتی دنابرا دو پارتین سرکین کردستان در انجام دم حال بجارتن پارلمان کردستان بو خلاششم ل 25 سبات دهاتی حتی دستین شانکری ایدیا و بریاره که کنکریتیا تمام برای و هرچند حال بجارتن پاش وقتن نین بر وقت نین دما خدانه لهر چا بیت حال بجارتن دبره بچن لسراست جواکان دولتی جی پیش ازیت تکرنج بر کو اگر ولاتی خودی پرانسیپ دموکراسی و سیستمی که اداره کردن دموکراسی به حال بجارتن برا پشتاویه من عبدالله حما او سرپرستار رایگانه پارتی سوسیال دموکرات کردستانی لهوليري ولهوليري الاستوديو كردستان 24 gelme کاکم بخیر بی زور سپاس هرچند اما هر بجاردی پاش وقته هله بره ولا کاتی خوی انجام نداره پیش وقتش انجام نداره بلام در انجام هر کاتی که دستین شان کردنی کاتی که او پیشوازی نف دولتی برتایبتی لالان امریکا و چند که دیتوا سرتا دستان خو زور سپاس بو میوانداریا سپاس ما خۆتە زانی هەڵبژاردن بڕی پشتی دیموکراسیەتە و دینگە و بنیادی دیموکراسیەتە ئەگەر بمانەوێ دیموکراسیەت پراکتیزە بکەین ئەبێ هەنگاوی یەکەم بەرەو هەڵبژاردن باوێن کەوەش کاردانەوەی سلبی و ئیجابی دەبێتن یعنی بەکردن و بەنەکردنی بە سلبی و بە ئیجابی ئەنعکاس دەکات لەسەر ئاشتی کۆمەڵایەتی و دادگەری کۆمەڵایەتی ئێمە هەڵبژاردنەکە هەرچەندە دواکەوتووە خۆگەر کەمێ بگەڕێنەوە بۆ مێژوو بەڕێزم ئەمە هەڵبژاردنەکان هیچی لە کاتی خۆیدا نەکراوە بەڵام لە هەموو کاتەکان کردنی باشترە لە نەکردنی و ئێمە پێمان وایە تا زووە هەموو حزب و لایەنە سیاسیەکان قۆڵی لێ هەڵماڵن پشتیوانی ئەو بڕیارەی سەرۆکی هەرێم بکەن لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن یعنی چی لەسەر شانمانە بیکەین لە بۆ بەڕێوەچوونی پرۆسەیەکی دیموکراسی بله هەڵبەتە ئەو جێگەی سەرنجە حتا جێگەی سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی شەخۆتە زانی هەڵبژاردن لە وڵاتێکە پاش دەخرێت کە کاراساتێکی سەرۆشتی هەبێ شەڕێکی دژوار یەخی ئەم وڵاتی گرتبێ بەڵام خۆشبەختانە لە کوردستان ئەمە نەبووە هەرچەندە قەیران هەبووە لەگەڵ حکوومەتی ئێران مەسەلەی بودجێ کۆمەلێک ئاراستەی تر بەڵام هەڵبژاردن دواخەرەوە هەندێک لایەن هەیە لەوانە خوش سەرنج دابێ يعني أكريد لبناء لاينك مجاملة كرديني لاينك هل بجارتن دعاء بخير أن بمشي ويدست دستي لي بكريد كلاينك لأخوي بشراسنا بدأ أنجام باش بدأ بخا يعني ده بيت كاتك يكون كريتها به راضي به هيك لاينك كان راضي نبي هل بجارتن أنجام بدري أخوي هوالي بار زمان أجر إجازة بدأ دعاء كوتني هل بجارتن بوسي خالص هذا شيء دجير مول هر بلاتك كل هر أمساتك ده يكشان هر كاتك دجمن زور بنا حزت زور بو ئیتر ئەوە ئەنواع موامەرە و پیلاندا دەدرێت لە بۆ تێکدانی وەزع و تێکدانی هەڵبژاردن و دوزار تێکدانی دەستور وڵاتشی بە دووادادێ خاڵی دووەمیانەوەیە من لەگەڵ ڕێزمدا ئەیژێرمەوە بە ئاستی و شیاری خەڵک ئاستی یعنی ثەقافەی انتخابی وەکو پێویست نییە خاڵی سەیەم هەری خۆم بۆ خۆم هیتوشە خۆم هەر کاتێ بەرژەوەندیە حزبیەکان زاڵ بووم بەسەر بەرژەوەندیە باڵاکاندا ئەو کاتە ئەو شتانە دوورە دەست دەبن و دوا دەخرێن بۆیە من لێرەوە بەناوی حزبی سۆسیالەوە قسەی دەکەم ئێمە قەت لەگەر ئەوەدانینە هیچ دەستێک هیچ لایەنێک هەوڵ بدا هەڵبژاردن تێک بدا و پێویستە لەسەر هەموو لایەنە حزب سیاسیەکان حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە هەموو هەوڵ و تێکۆشانیانەوە شان بدەنە بەر پرۆسەکەی چونکە دوزار گشتمان زەرەر دەکەین هەموومان زەرەر دەکەین کاکی من ینی هەڵبژاردن خۆتە زانی دەکرێت ململانی سیاسی هەیە لە بینی لایەنە سیاسیەکانە شەرت نییە هەموو هەڵبژاردنێک لایەنێکی سیاسی زۆری نەباتەوە ئەکری لایەنێکی دەربێتە پێشەوە ئەکری لایەنێکی تر ئەستەن دروست بێت بەڵام لە کوردستانە توش هێمات بکرێتەوە حقیقەتێک ئێمە ڕۆژنامە نووسین بە دوواداچوونی ئەو بابەتە دەکەین و خەڵکی پسپۆر دێنین قسەی لەسەر ئەکا حتا بێگومان بە دوواداچوونی چاودێری ڕەوشی هەموو حزبەکان دەکەین ینی ئەکرێت لە پێناو حزبێکە هەڵبژاردن دوا بخرێت لە مەودووە ئەمە ئەکرێت بڵێن کارەساتێکی بۆ پرۆسەی دموکراسی لە هەرێمی کوردستان خۆی بە حقیقەت ئینسان دەبێت لەو ڕۆوە بە ڕاشکاوی قسە بکەین ئەو حزبانی ئەوڕۆ کە بەشدارن لە حکوومەت و یاخود لە داهاتوو بەشدار دەبن و لە پرۆسەی سیاسی و هەڵبژاردن بەشدار دەبن بە گشتیان خۆ هەمویان مێژووی خەبات و مێژووی بەرخودان و خاوەن شەهیدن بۆیە ئێمە دائیمەن پشتیوانی لەوە دەکەین کە هیچ حزب و لایەنێکی سیاسی نابێت لە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی شتێکی وا بکە بابرێن بە دژی هەنگاوەکە مەلە بکاتن چکە دوزارەوە لە بەرژەوەندی نەتەوە تەواو نابێ
بۆی ئێمە وەکو حزبی سۆسیال پێمان وایە پشتیوانی تەواوی خۆمان بۆ هەڵبژاردن دەردەبڕین و ئەوەی لەسەر شانی ئێمە بێ ئاسانکاری و لە هەموو لایەنە تەکنیکی و فەنیەکاندا ئامادەین ئەو پرۆسەیە بگرنە ئەستۆ. بەڵێ خۆتەزان ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کام وڵات هەیە پرۆسەی دموکراسی پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە ببێ. هەرێمی کوردستان چاوی لەسەرە کە بزانن چون لەم تاقیکردنەوە سەرکەوتوو دەبێت لەمەر پرۆسەی دموکراسی و مافەکانی مرۆڤ و دادپەروەری تاکوتایی کە پێشتر جەنابەتوتی هەڵبژاردن ئەکرێوەکو بربڕی پشتی پرۆسەی دموکراسی بێ کە دەنگی گەل و ئیرادەی گەل لە بەرچاو وەربگرێت کەواتە ئەنجامدانی هەڵبژاردن لە کوتاییە تا چەند لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندەیە بە تایبەتی بوو کۆمەلگای دەرەوە سەرنجی ڕاکێشانی کۆمەلگای دەرەوە. ئێمە خۆتەزانی ئەگەر هەڵبژاردن کە دێتە کایەوە لە هەر وڵاتێکدا دوای ئەوە دەستا و دەستکردنی دەسەڵاتی بەدوادادێ. ئێمە کێشەکەی ئێمە چییە؟ هەڵبژاردن وەکو پرەنسیپێک و وەکو دیفاکتۆیەک نهاتۆتە ئاراوە، یعنی نەیتوانێت ئەو واقعە دروستکە. زیاتر لەسەر خودت پێگەیاندن و بەرژەوەندی حزبی و خۆم بگونجێم لەگە بەرژەوەندیەکانم و بۆ خۆم تا چەند قازاز دەکەم. هەڵبژاردن لای ئێمە بەو شێوەیەک دراوەتەوە بۆیە دەبێ ئەو مەلەفانە بەڕاستی بەلا بندرێ ئەگەر بمانەوێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ و چاوی دەوڵەتان و دۆستان و ڕقی ناحەزانیشمان لەسەرە بۆیە دەبێ ئێمە هەوڵ بۆ ئەوە بدەین هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە کوردستان بکرێت. ئەو هەڵبژاردنە ڕووی گەشی ئێمە پیشان دەدا، ڕووی گەشی دیموکراسیمان پیشان دەدا بۆ هەموو دنیا تاوەکو دۆستەکانیشمان دەستمان لێ هەڵنەگرن چکە بۆ خۆتەزانی واقعی هەرێمی کوردستان هێشتان وەکو بەلەمێکە لەسەر ئەوەشتان تەواو جێگیر نەبووە، هێشتا مایەتی هێشتان پێویستمان بە پشتیوانی دۆستان و ئازادی خوازان هەیە. بۆی عەزیزم من پێم وایە دەبێ هەموو لایەک هەوڵ بدا بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە چکە ئەو پرۆسەیە ئەگەر بەکەم و کوڕی بڕوە ئەو نیشانەی استفهام و پرسیارەکە دادەندرێ لەسەر من و تو ئەوی دیکە و نازام چێ داناندرێ لەسەر تەواوی گەلی کورد و پرۆسەکە دادەندرێ. ناچینە واقع کاکێ من خۆتەزانی هەرێمی کوردستان تا ئێستاش دابەشی دوو ناوچە و زاڵبوونی حەزب لە زۆر ناوچە بەسەر دام و دەستگا حکومیەکان و کۆمەڵی شتی تر و حەزبێک چان باتەوە بە پێی سەقلی پەرلەمانی خۆی تەعامل لەگەل ناکرێت ئەوە شتێکی ترە. ئەگەرمە باسی پارتی سوسیال دموکراتی کوردستان بکەین وەکو پارتێکی ڕەسەن کە پێشتریش بێگومان ئەزمموی هەیە لە شۆڕەشگێریا و لە ئێستاشدا لە هەموو قۆناغەکان ئەمە دەکاریتان چیە بۆ هەڵبژاردن؟ پێتان نایە ئەم جارە جیاواز دەبێت لە جاری ڕابردوو کورسی باش بێنن؟ وڵا مەسەلەی ئامادەکاریەکان ئێمە هەروەکو مەبدە لە هێڵە گشتەکانیشمان کردووە و لە ڕاگەیاندنەکان دەست بەکار دەبین و ئیش دەکەین لەسەر ئەوەی تەوعیە و تەفقیفی جەماوەری خۆمان بکەین لەسەر ماهیەتی هەڵبژاردن و گرنگی هەڵبژاردن و تێشان دەگەێنین گرنگ ئەوە نییە داخۆێمە چەند کورسی دەینینیان ناهێنین یان فلان حزب و فلان لایەن چەند دێنەیان ناهێنێ گرنگ ئەوەیە لە دوجار چێگرەوەکە دەباتەوە ئێمە وەکو کورد گرەوەکە بینەوە و ئێمە مەسلەی کورسی هێنان و ئەوانە ئەوە هێشتا زووە قسە لەسەوە بکەم دەمێنێ بۆ دوای دەنگدان و ئەوانە بەڵام بەسەوە حەقی خۆتانە بوو نمونە کاکی محەممەدی حاجی محمود وەکو سەرکردەیەکی دیاری کوردستان لە هەموو بوارەکان و لە هەموو پێشات و لە هەموو قەیرەکان بێگومان قسەی خۆی هەیە قسەکانی جێگە سەرنجی ڕایگشتینە حتا لەسەر ئاستی ئەلامیش کاردنەوەیان هەیە هەنیێوە لە زۆر حەزبی تر لە پێشترن وەکو تەمەن وەکو خەبات وەکو قوربانیدان ئەکرێت تموحیشتان هەبێت کورسی زیاتر بینن. من دەستخۆش کە ناوی سەرۆکەکەمە تێناتەوان مێژووی سەرۆکەکەم ڕێزبان هەیە من شانازی پێوە دەکەم و لەژێر ئاڵای ئەو خەباتی ئەو کردێتی ئەو ڕووکەمە کادری و حیزبین تموحیشمان هەیە زۆریش تموحمان هەیە بەڵام مەبەستی من ئەوە بوو یعنی ئامانجە گشتیەکە لە پێش خۆمان داناوە دواتر ئامانجە تایبەتێکە ئەگەر نامەوەکو حزب خاوەنی مێژوو خاوەنی ڕێخستن خاوەنی کەناڵ خاوەنی کادری پێشکەوتوو و خاوەنی وەزیریەکی لە حکوومەت هەرێمی کوردستان ئەوە بە حەق خۆمان دەزانین تا سەر ئێسقان هەوڵ بدەین بۆ زیاتر کورسی بێن و زیاتر بچینە ناو پرۆسەکەەوە بەڵام گرنگ لای ئێمە زۆر جار کە سەرۆکەکەشم تاکیدی لێ دەکاتەوە ئەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان جێگیر بێ و ئەوەی چەند ساڵە بە خەبات و بە خوێنی شەهیدان هاتووە دەست لە دەست نەچێت. ولی کەواتە کاندیدتان دەستنیشان کردووە کاندیدەکانتان بە پێی جوگرافی لەسەر چ بنەمای دەبێت بۆ کام هەڵبژاردن بۆ هەڵبژاردنی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان زووە هێشتان زووە بەڵام ئەکیت پاڵێراومان دەبی و بە ژمارەیەکی زۆرش و لە هەموو سنوورەکانیش پاڵێراومان دەبی
ینی بەرنامە و هێلی گشتیتان داناوە کە لە چاچێ پرۆسەی پرۆپاگاندای هەڵبژارنەکان لەسەر چ بنامایی دەبێ قسەتان لەسەرەوە کردووە تا ئێستا لەسەر تاو دقی قسە لەگە جەنابەت دەکەم ئێمە بە تەنها دادەبەزین لیستی سەربەستی خۆمان دەبێت سەر بەخۆی خۆمان دەبێت ئەوە تا ئەو دقی ئەوەیە ناوی لیستەکە دیار نەکراوە ناوەڵڵا هێشتا زووە دواتریش ئەگەر شتێک هاتە ئاراوە ئەوە ئەو کاتە لە خزمەتان کە بەیانی کەین بۆ جەنابشت و بۆ خەڵکی کوردستان زۆر سپاس بەڕێز هێمن عەبدوڵڵا حەمە سەرپەرشتیارە ڕاگەیاندنە پارتیە سوسیال دموکراتە کوردستانی لە هەولێرێ زۆر سپاس ئاکەمە زۆر سپاس زۆر سپاس هەر بشین